کوردستان و پارتی دموکراتی کوردستان کاخ سڵاو لێبێ سپاس دەکەین بۆم دەرفەنی زۆر سپاس تۆ باشی بەڕێزیگەن زۆر بەخێر سپاس دەکەم کە خوبات با لەوە دەست پێ بکەین دڵفیم ساڵیش ینی میوانەکان بەسیمایەنە دیارە خۆشحاڵن لەگەڵ هەندێک میوان گفتوگۆمان کرد میوانی بیانی خۆشحاڵن بەم جۆرە دیدارانە لەسەر دیدارەکە یا خود کۆڕبەندەکە قسەی بکەین و دواتر لەسەر پرسەکانی دیکە سەرچاو حازرم کۆڕبەندی دڵفیم ساڵ لە کاتێکدا بەڕێوە دەچێت کەمێک جیاواسرە لە ساڵانی ڕابردوو لە خولی پێش و یاخود ڕاستەر بڵین ئەم ساڵ دۆخی ناوچەیی کەمێک جیاواسرە بە دۆخی هەرێمی کوردستانیش کەمێک جیاوازە ئەمە چ ئەڵنگارێکی بۆیەوە دروست کردووە بێگومان کە بیرمان لەوە ئەکردەوە کە دڵفی بێنینەوە بۆ سلەیمانی ئەو ئاڵۆزیانە لە ئارادا نەبوون بەڵام خۆشحاڵم کە سەرباری ئەو ئاڵنگاریانەی کە ڕویان لە منتەقەکە کرد بە چاوی خۆتان و بە چاوی بینەرانی ئازیزی کوردسات و کەناڵی ئەلامیەکانی تر ئەبینرێت کە بەشداری میوانە بیانیەکان ئەم ساڵ لە پاری زیاترە بۆیە ئەمە خۆی لە خۆیدا پەیامێکە کە کوردستان و بە تایبەت شاری سلەیمانی کراوەیە و شوێنێکی گونجاوە بۆ ئەم جۆرە دیدارانە بۆ ئەم جۆرە گفتوگۆوانە بۆ ئەم جۆرە کۆڕبەند و کۆنفرەنسانە وەکە ئەم گرژی ناوچەکە نەبووە هۆکاری نەتەخیرکردنی کۆڕبەندەکە و نەت کاریگەریەکی سلبی هەبوو لەسەر بەشداریکردنی میوانە بیانیەکان ئەمە جێی دڵخۆشیە بەڵام ئاماژەیەکیشە ئاماژەیەکە کە ئەم ناوچەیە مهمە ئاماژەیە کە ئەم ناوچەیە ئەو شوێنەیە کە گفتوگۆکانی ئەمڕۆی لێ دەکرێت و سلەیمانی بووەتە مرکزێک وەکو پردێک بۆ پەیوەندی بۆ هەمەهەنگی و بۆ ئیشەڵڵا نەهێشتنی گرژیەکانیش زۆر باشە لە دواوشەتەوە دەڵێ هەوڵێک بۆ نێشتنی گرژیەکان با ڕوونتر قسە بکەین لەگەڵ پارتی دموکراتی کوردستاندا گرژەکانتان لەسەر چییە؟ ناکۆچەکانتان هێندە زۆرن ڕێک ناکەون پێشەوەی بێمە سەر پارتی و یەنە سەر پارتی و یەنە سەر حکوومەتیش کە نەزانم ئەتەوێ بەرەو ئەوێ بیبین حەزەکەم باسی شتێکتان بۆ بکەم چەند ساڵێک لەمە پێش سلەیمانی محاصر بوو سلەیمانی هاتوچووی لێ نەئەکرا سلەیمانی ناوبانگێکی هەبوو کە بۆی دروست کرا بوو کە غەدرێک لە سلەیمانی ئەکرا وە فەوزایەکی سیاسی تیا بوو وە مستەسمرەکان ناڕازی بوون و میوانە بیانیەکان زیاتر ئەگەر بەهات نایەتە شوێنێکە هاتنە هەولێر ئێستا ئەگەر ببینی لە پارەوە لە پێرارەوە بۆ پار بۆ ئێستا ئەبینی ئەو جوڵەیە گۆڕاوە ئەمڕۆ کۆنفرانساتی جاجا ئەکرێ لێرە حەفلاتی جەژ نەکرێ لێرە ئابووری هەرێمی کوردستان لە سلەیمانیەوە گەشە ئەکا پرۆژەکان لێرە ڕائەگیرێن ینی ڕائەگەێنرێن بۆیە پێم خۆش بوو پێشەوەی بینە سەر ناکۆکی سیاسی و ئاڵۆزی سیاسی توزێ تەرکیزێکی زیاتر بخێنکەن ئەم کۆڕبەندە و بەستنی ئەم کۆڕبەندە لەم کاتە و ئەو ئاوەدانیەی کە سلەیمانی بەخۆیەوە بینیوێتی لەم چەند ساڵی ڕابردووە پێم وایە وەک پێویست ئاماژەی پێ نەدراوە باشە کە قوبادوتت بۆی دروست کراوە ئەم ناوبانگی کە تۆ بە خراپ ناوت برد تت بۆی دروست کراوە کێ بۆی دروست دەکات وڵاوانەی کە چالاکیانەمان کەم بوو هۆکارەکان چی بوو خۆی زۆر بوو چالاکیەکان کەم بوون هۆسەیەکی سیاسی هەبوو لێرە و ئەگەر 4-5 ساڵیش بگەڕیتەوە احتیمال حد لەناو خودی حیزبەکەی خۆمە هەندێ فەوزای سیاسیش هەبوو بێ بۆیە خۆشبەختانە ئێستا ئەوانە نەماون ئێستا ئەگەر پێیت سەیری بیئەی سلەیمانی بکەی حزب ئۆپۆزیسیۆنەکان لێرە ماون ئیشی خۆیانەکەن چالاکوانی خۆیانەکەن ڕاگەیاندن ئازادترە لە ڕابردوش ڕاگەیاندنێکی ئازاد و ئازا و ڕەخنەگرمان هەیە لێرە بەڵام لە هەمان کاتیشە لە پاڵ ئەمەیە هەمەهەنگیەکی سیاسی باشتر هەیە ڕێککەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوەی نوێ هەنگاوێکی گەورەینا بۆ ئارامکردنەوەی دۆخی سلەیمانی تێگەیشتنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش کە ئەگەر سلەیمانی کێشەیەکی هەیە احتیمال لە سەرچاوی کێشەکە لێرە نەبێ
ڕەنگ بێت لە بەغا پێویستی بە چارەسەر بێ، ڕەنگ بێت لە هەولێر پێویستی بە چارەسەر بێ. بۆیە پێم وایە هۆشیاریەکی زیاتر هەیە، هەماهەنگیەکی زیاتر هەیە، تێگەیشتنێکی زیاتر هەیە، وەجەوێکی ئارامتر و لەبارتر هەیە کە ئەمانە هەمووی بوونەتە هۆکاری وەڵامدانەوەی هەر لایەنێکیان، هەر هەوڵێکیان، هەر هیمەتێک بۆ خراپ ناوهێنانی شاری سلەیمانی خۆشەویست و محافەزەی سلەیمانی بەگشتی. ئێستا کار لەسەر ڕێکردنەوەی ماکەن؟ ئێمە ڕاستیەکان ڕائگەیەنین، نە چەواشە بە خەڵکی کوردستانەکەین، ڕاستیەکان ڕائگەیەنین بۆ خۆمان، بۆ خەڵکی کوردستان، بۆ خەڵکی عێراق، بۆ خەڵکی ناوچەکە و بۆ میوانە ئەوروپیەکانمان و بۆ میوانە ئەمریکەکانیشمان. ئەوەی کە هەیە پیشانێدن. باشە. بینەوە سەر پەیوەندەکانتان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان. ینی من خۆشم بەداخم وەک میدیاکارێک کە دەڵێم ناکۆکیەکانتان لەسەر چییە؟ ینی با لەوە دەست پێ بکەم ئەو خاڵانی کە لەسەری کۆکن چییە؟ ئەنجە بچینە سەر خاڵە. پێم وایە هەم پارتی دموکراتی کوردستان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن کە ئەبێ حکوومەتێک پێک بهێنین کە ئەمە زۆری خایانیتر ناخۆش بۆ و ئەبێ حکوومەتێک پێک بهێنین. پێم وایە هەم پارتی دموکراتی کوردستان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان کۆکن و هاوڕان لەسەرەوەی کە ئەم حکوومەتە ئەبێ خزمەتگوزاری باشتر بگەێنێ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە چاو حکوومەتەکانی پێشووتر. هەموو جارێک لە هەر شتێکە حەزەکەی باشتر بی لە ڕابردوو. خۆ ئەمە زەمی ڕابردوو ناکەم، بەس حەزەکەم داهاتوو لە ڕابردوو باشتر بێ. بۆیە پێم وایە لەسەر زۆر شت کۆکین، لەسەر زۆر بابەتی گرنگ کۆکین، بەڵام پێم وایە لە کۆتاییەکەی ئەم پرۆسەی مەفاوەزاتی نستا. باشە. دانکۆکیەکانتان لەسەر چییە؟ بەخوا ناکۆکیەکان پێم وایە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بێمتمانەی. بێمتمانەیەکی زۆر هەیە لە نێوان پارتی و لە نێوان یەکێتی و هۆکاریشی هەیە. حدەسەکانی ساڵانی ڕابردوو ڕەنگ بێ هەر یەکەیان بوو بێ بە هۆکارێکی دروستکردنی ئەم جۆرە بێمتمانەیە لە نێوانمانەوە. لە لایەکی تریشەوە من پێم وایە و ئەمڕۆ سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستانی زۆر بەڕوون و ئاشکراش ئاماژەی پێدا لە وتەکانی بەڕێزی کە ڕەنگ بێ زیاتر مەوزوعی فەلسەفەی حکومڕانی بێ و تێگەیشتن و تەفاهم لەسەر پێناسەی شەراکەت بێ، زیاتر لەوەی کە پۆستێک لێرە و پۆستێک لێوێ. لە پۆست و وەزیرێک زیاتر یا کەمترتان نییە؟ ڕەنگ بێ هەبێ و ئەوەش ئاساییە لە کاتێکە کە تۆ حکوومەتێک پێکەهێنی من حەزەکەم ئەوەندەم هەبێ و حەزەکە ئەوەندەی هەبێ و من حەزەکەم ئەم لەفم لابێ و ئەوە ڕەنگ بێ هەبێ، بەڵام ئەوە کێشە سەرەکیەکە نییە. کێشە سەرەکیەکە ئەوەیە ئایا فەلسەفەی حکومڕانیمان لە کابینەی دا وەکو فەلسەفەی حکومڕانیمان لە کابینەی نو ئەبێ یان نا؟ ئێمە پێمان وایە ئەبێ فەلسەفەی حکومڕانی جیاواز بێ، ئەبێ شێوازی حکومڕانیمان جیاواز بێ، ئەبێ شێوازی گەیاندنی خزمەتگوزاریەکانمان جیاواز بێ، شێوازی پەیوەندیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ محافەزاتەکان و لەگەڵ قەزا و ناحیەکانە جیاواز بێ. ئێمە لەگەڵ شۆڕکردنەوەی دەسەڵاتین، هەموو جۆرە دەسەڵاتێک، دەسەڵاتە کارگێڕیەکان، دەسەڵاتەکانی دارایی، دەسەڵاتی پرۆژەت، دەسەڵاتی تەختیت و پلاندانان. بۆیە ئێمە ئەبێ دیسانەوە بگەینە تەفاهمێک لەسەر شێوازی حکومڕانی، لەسەر پێناسەی شەراکەتێکی ڕاستەقینە نەک مشارەکە. ئەمە ئێستا شەراکەتی ڕاستەقینەیە یان مشارەکەیە؟ ئەوەی کە لە ڕابردوو بووە من بە شەراکەتێکی ڕاستەقینەن وەسفی ناکەم، بە مشارەکە وەسفیەکەم. و بە کابینەی داهاتوو شێمە بەشدار بووین لە کابینەی داهاتوو. من هەستم نەکرد کە شەریک بم لە احتیمالە بۆ هەندێک لە قەرارە قورسەکان و قەرارەکان کە ڕەنگ بێ هاو کۆمەڵانی خەڵکی کوردستان پێیان ناخۆش بوو بێ ئێمە بە شەریک بانکرابین و بەشێک بووبین، بەڵام کە لە شتی تر دێتە پێشەوە حکومڕانی وانە. ئەبێ ئێمە ئەکە خۆمان بە خاوەنی حکوومەتە زانین، خۆمان بە خاوەنی قەواری هەرێمی کوردستانە زانین، خۆمان بە دامەزرێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە زانین. ئەبێ هەم بەرپرسیارەتەکەمان لەسەر شان بێ،
ئەبێ هەم بەشێک بین لە قەرارە خۆشەکان و مەسئولیەتی قەرارە قورسەکانیش هەڵگرین. باشە کاکو بادەمەی کە ئێستا دەیکەن وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە عینادی سیاسیە لەگەڵ پارتیدا دەیکەن یان نعینادی نییە عینادی نییە لە پێناوی عینادی پێداگریە لەسەر حەق پێداگریە لەسەر داواکاری نیوەی دەنگدەرانی هەرێمی کوردستان پێداگریە لە پێناوی حکومڕانیەکی باشتر لە پێناوی حکومڕانیەکی شەفافتر لە پێناوی حکومڕانیەک کە کەسێک لەو پەڕی کفریەوە بیگرە تاکو ئەو پەڕی زاخۆوە هەست بکە ئەمە حکوومەتی خۆیانە هەست بکە کە بەڕێز سەرۆک وەزیران سەرۆک وەزیرانی ئەوەیە کفری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت هەرکیەک بێ جێگیری سەرۆک حکوومەتی زاخۆش بێ ئاکرێ هەر جێگی هەرکوێک ئەم فکرەیە زۆر هەوڵمە لە ساڵانی ڕابردوو باجیشممە لە پێناوی ئەمە کرام بە پرۆپارتی لەسەر ئەمە ئیتیهام کرام لەلایەن حزبی خۆم ئیتیهام کرام لە ناو ئاعیلەی خۆم کە زۆر نەرمیم نواندووە و زۆر نازانم چیم کردو لە پێناوی کوردستان ئامادەم هەموو تەسحەیەک بدەم بەڵام ئەبێ بەرامبەرەکەشت هەنگاوێک بێتە پێشەوە وانە بۆیە ئێمە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ ئەمانەوێ غەدر لە هیچ کەسێ بکەین نە ئەمانەوێ لە پێگە و هەیبەتی پارتی دموکراتی کوردستان بین پارتی حزبێکی مێژوێ حزبێکە سەنگی خۆی هەیە جەماوەری خۆی هەیە دەردی کاک فازڵ میرانی ئەڵێ ئەگەر یەکێتی شارعی هەیە ئێمەی پارتیش کۆڵانێکمان هەیە بەڵێ کاک فازڵ بەڵام ئەبێ ئێمە ڕێز لە ئیرادەی هەموو دەنگدەری کوردستان بگرین و ئەگەر پێشتر پارتی بیوتایە کورسیەکەی من زیادە و کورسی ئێوە کەمە ئێستا ئێمە ڕێکەوتوینە لەگەڵنەوەی نوێ و کورسیەکانیشمانستە نزیکن لە یەک جیۆگرافیان نزیکین لە یەک لە ڕووی کاریگەری نێودەوڵەتی و نێوخۆی احتیمالە ئێمە بڵین ڕنگ بێ کاریگەریەکی زیاتریشمان هەبێ بەڵام زیاترتانە بێ بەڵێ بتەکیت بەڵام تێگەین نە ئێمە بەبێ پارتی حکوومەتمان پێکهێنرێ بەخۆ نە پارتیش بەبێ یەکێتی حکوومەتی پێکهێنرێ بۆیە ئەم تێگەیشتنە پێم وایە لە عام لە ناو جەماوەری هەردوو حێزب لە ناو مەکتەبی سیاسیەکاندا ئەگەر ڕاشکاوانە دانیشین پێم وایە هەموو لایەک تێگەیشتووە لەما ماوەتەوە تەرجمەکردنی ئەم تێگەیشتنە بۆ قەرارێک لە پێکهێنانی حکوومەت کاخوات هەردوو وڵاتانەمە دەزانن نەیەکێتی بێ پارتی نە پارتی بێ یەکێتی دەتوانێت ئیدارەی ئەم هەرێمە بدا ئەم بەرکەوتنانە ئەم ماوە کوشتنە ئەم تاخیربوونە لە ماوە کوشتن نییە نا بم بوورە داوای لێ بردنت لێ یەکەم کەس ماوەی نەکوشتووە کە دەڵین ماوە کوشتن لایەنێکی دیاریکراو نا هەردوو لایەن ینی ئەوە ساڵێک وەش مانگە پەرلەمان هەڵبژاردن کراوە وانە خەڵک دەنگی داوە بۆی حکوومەتی تازە دروست بێ وانە کارنامە حکوومەتی تازە ببینێ بەڵام ساڵێک و هەش مانگە درێژترین ماوەیە لە مێژوی حکومڕانی هەرێمی کوردستانە بەداخەوە قسەکەت ڕاستە درێژترین ماوەیە لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستانەوە بەڵام من لێرەوە بە زۆر بە شەفافانەوە بە جەنابەت و بە بینەرانی عەزیزی کورسات و کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕائگەیەنم کە ئەمە عینادی نییە لە پێناوی عینادی ئەمە هەڵوێستێکە لە پێناوی حکومڕانیەکی باشتر لەبەرەوەی کە ئێمە حکومڕانیەکانی ڕابردوو بە تایبەتی ئەم چەند ساڵەی ئەخیرەمان بەدڵ نەبووە بە عادلمان نەزانیوە بە شەفافمان نەزانیوە ئمە ڕەخنە نییە لە شەخصێک ئەمە ناڕازی بوونی خۆمانە لە شێوازی بەڕێوەبردن زۆر تەبیعیە و لەوانەشە لایەنی بەرامبەریش ڕەخنەی هەبێ لە من و لە حیزبەکەی من حەقی خۆیانە بۆیە من ناڵێم هەر من ڕاستم ئەوانیش گلەی خۆیانیان هەیە و بەشێک لە گلەیەکانی هەردوو لامان لە دیدگای هاوبەشی بینی یەکێتی و پارتی کە نووسراوەتەوە داڕێژراوەتەوە بەڵام ماوەتەوە ئەمە کە وەکو ئێستا مەرەکەبە لەسەر وەرەقە نەبووەتە دروستبوونی متمانە لە ئاستی پێویست
لە نێوماندا. زۆر باشە کاقوبەر لەم ماوەی باس لە هەندێک بابەت دەکرێت ینی هەندێک لە سەرکردە سیاسەکانی پارتی دموکراتی کوردستانیش باسەکەن مەسلەی هەڵبژاردنەوەی جارێکی دیکەی پەرلەمانی کوردستان یان مەسلەی دەستکاریکردنی نیسابی پەرلەمان یاخود لە کۆتا قۆناغیشدا باز لە مەسلەی دوو ئیدارەی یەکرێ حەزەکەم ڕای تۆ بزانم لەو بارەوە. ئێمە باوەڕمان بە قوارەی هەرێمی کوردستان هەیە و خەباتمان کردووە بۆ قوارەی هەرێمی کوردستان. بەڵام پرسیارەکی من لە جەنابەت ئەوەیە ئایا ئەمڕۆ یەک ئیدارەمان هەیە یان دوو؟ ئەمڕۆ خۆی دوو ئیدارەیە بەداخەوە ڕەنگ بە زۆر کەس نێت ئەمە ئەعترافە بکە بەس بە ئەڵڵا دوو ئیدارەیمان هەیە ئێستا حدودێک هەیە حدودێک هەیە سوێن دەخۆی کە دوو ئیدارە حدودێک هەیە حدودێک هەیە لە بینی ئەم دی و ئەو دی و گومرک هەیە لە بینی ئەم دی و ئەو دی و بۆیە ئەمە خۆی پێت ئەڵێ خەلەل هەیە خەلەلێک هەیە لەم سیستەما وی باسی دوو ئیدارەی خۆی ئێستا دوو ئیدارەیە ئێستا دوو ئیدارەیە من ئەمەوێ یەک ئیدارەمان هەبێ بەڵام ئیدارەیە کە قانون ڕێکی بخە کە موازنەمان هەبێ کە لە 2013ەوە قانونی موازنەمان نەبووە لە هەرێمی کوردستان قانونێک کە دیاری بکە دەستورێکمان هەبێ لە هەرێمی کوردستان کە سەلاحەتەکانی هەمومان تهدید کە سەلاحەتی جەنابی سەرۆکی هەرێم تهدید کە سەلاحەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران تهدید کە دیاری بکە حەدی تۆ لێرەوە دەست پێ ئەکات تا ئەوێ ئێستا کواشتی وا هەیە ئێستا لە جسرێکەوە لە جسرێکی بچووکەوە تا پرۆژەی نەوت لەژێر بڕیاری جەناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمووی و فەرمانی کرد بە دروستکردنی ئەم حکوومەتمان بۆ چییە پەرلەمانمان بۆ چییە وەزارەتمان بۆ چییە مدیر عاممان بۆ چییە ئەگەر هەمووی بە فەرمانی وە خۆشم ها منیش کردومان واعی فەرمانمان دەرگەوە بە فەرمانی جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەمان کرد هەزار نەمام ئێمە کەین ئێمە خزمەتکارین ئێمە موەزەفین موەزەف من جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانم چ موجبە من بە فەرمانی من جادێ قیرتاو بکرێ ئەمە کەی ئیشی منە بەلەدیەمان هەیە سەرۆکی شارەوانی هەیە وەزارەتی شارەوانیمان هەیە محافظمان هەیە مدیر عامی ڕێگاوبانمان هەیە مدیری ڕێگاوبانمان چۆنە ئەمەیە مەوزوعی فەلسەفە فەرهەنگی حکومڕانیمان نەبێ بگۆڕین دوورکەوینەوە لەم وەلا بۆ شخص بینە سەر بەڕێوەبردن ئێمە زەعیممان زۆر بووە لە مێژووی حکومڕانی کوردستان و سەردەمێک پێویستمان بە زەعیم بووە لەبەرەوەی کە لە شۆڕش بووینە لەبەرەوەی کە ڕوبەڕووی دیکتاتۆرێت بووینەتەوە بەڵام ڕۆ احترامم هەیە بۆ هەموو ئەو پەڕێزانەی کە تێکۆشەرن و تێکۆشاون ئەبێ پەیکەریان بۆ دروستکەین و بیان خینە سەرمان بەڵام ئەمڕۆ کوردستان پێویستی بە زەعیم نەماوە ئەمڕۆ کوردستان پێویستی بە بەڕێوەبەرە کوردستان پێویستی بە بەڕێوەبردنە ئەم دیسانەوە هەموو جارێکە وەزیرێکە بینم تا مدیر عامێک پێیان بابە لێتان تێک نەچێ ئێوە مەسوول نین ئێوە مەسوولیەتتان لەسەر شانە زۆر جیاوازە مەسوولێک لە پشتی مێزەکەی دانیشە و ناوەکەی بە گەورەی لەسەر مێزەکەی دابنیشە و بڵێ من مەسوولم نەخێت تۆ مەسوول نیت تۆ مەسوولیەتت پێسپێردراوە ئێمە ئەبێ فەرهەنگی حکومڕانیمان بگۆڕین لەوەی کە ئێمە زەعیم بین ئێمە ئەستێرە بین بۆ ئەوەی نەخێر ئێمە پارێزەری قانون بین پارێزەری دەستور بین پارێزەری ڕێنماییەکان بین ڕوئیا پێشکەشکەین و دام و دەستگاکان ئەو ڕوئیایە جێبەجێ بکەن و ئەو کاتە ئێمە ببین بەڕقیب بەسەر ئەو دام و دەستگانە ئەمەیە جۆرە مناقەشەکانی کە هەمانە و کە باسی فەرهەنگی حکومڕانیەکەم مەبەستم ئەمەیە مەبەستم نەزەمی شخصێکە یان نەحیزبێکە ئەمەیە ئەو مناقەشانەی کە ئەبێ بیکەین و پێم وایە ئەگەر ڕێککەوتین لەسەر فەرهەنگی حکومڕانی فەلسفەی حکومڕانی هەیکەلیەتی حکومڕانی و تهدیدکردنی ئەرک و دەسەڵاتەکانی حکومڕانی بەوانەی کە بەرپرسیارەتی زۆریان هەیە تا ئەوانەی بەرپرسیارەتی کەمیان هەیە ئێمە ئەتوانین ئەو کوردستانی کە هەمومان خەونی پێوە ئەبینین بێتە دی و ببێتە هەرێمێکی ئاوەدان هەرێمێکی بەهێز هەرێمێکی کە ئابوووریەکەی بەهێز بێ و خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ پێ خوبات نزیکین لەمەوە یان دوورین من خۆم گەشتبینم هەمیشە گەشتبینم تەبعم وایە بۆیە نزیکترین لەوەی کە
دوور بین نزیکترین لەوەی کە دوور بین ینی هەوڵ هەیە بۆ لێک نزیک بوونەوەتان لەمای هەموو جارێک میدیەکانی بەڕێز یەخەمەگرن کەی دانیشن بە بۆڵە ئامادەم سپێ نەدانیشن مشکلەمان نییە مشکلە دانیشتن نییە مشکلە ئایا باشە ئەگەر سەر ئەو ڕوئایە نەگەشتونەتە ڕێکەوتن کە باست من هەستەکەم هەستی من ئەمەیە احتمالە غەڵەت بم احتمالە من خراپ وتەکانی مقابلی خۆمم خوێند بێتەوە بەڵام من هەستەکەم چێشتا جیاوازی هەیە لەسەر فەرهەنگی حکومڕانی ئەگەر نەگەنە ڕێککەوتن بە چی دەگا بگەینە ڕێککەوتن حل نییە بۆ وەڵڵا حل نییە باسی انتخاباتی ترەکە بەس فەرمو انتخاباتێکی ترەکەین چی ئەخەومێ لە انتخاباتی داهاتوو حزبێک دوو کورسی زیاد دەکا و حزبێک دوو کورسی کەمەکە بە خەریتەی سیاسی کوردستان لە 92ەوە تاکو ئێستا نەگۆڕاوە هەر 50 بە 50یەکەیە فەرقەکە چییە 50یەکەی ئەملا گۆڕان جابووەوە لە یەکەتی نەوەی نوێ ئەتوانی بڵێ زیندوو بوو دروست بوو لە دەرەنجامی گۆڕان لایەنەکانی تر لێرە زیاتر زیادیان کردو بزەکە سەری دەنگدەرەکان کەی بۆ بڵە عینی خەریتەیە ئێستا کاک بافڵ سەرۆکێکێتی نیشتمانی کوردستان دەڵێ 39 بە 39 بڵێ پارتی هەندی ینی هێشتا بە فەرمی شتێککەوتویان نەوتوە لەسەرەوە بەڵام دەڵێن ئێمە ڕەنگە مامەڵی سینۆ نەکەین ئێوە ئەگەر سینۆ بە سینۆ بن داوای چ پۆستێک دەکەن مەسەلە پۆست نییە نەیچۆنە من هەموو وەزارەتەکانم بیتێ باشە تەواوی کابینەم لە لابێ بەڵام دەسەڵاتت نەبێ ممارەسەی بکەی بۆ چیتە هیچ وەزارەتێکت لا نەبێ بەڵام حکومڕانیەکی باشە بێ و دەسەڵاتی کارگێڕی مەحافظ و قایمقام و مدیر ناحیە و ئیلە ئاخریەکان لە ئاستێکی پێویست بێ وەزارەت بۆ چییە؟ بۆیە مەوزوع لێرە ئەوە نییە وەڵا وەزارەتێکی زیاترمانەوەی یان کەمتر مەوزوع ئەرکە حکومڕانی چییە؟ حکومڕانی خزمەت گوزاریە مالیەیە ئابوووریە ئەمنیە بەڕێوەبردنە ئەم پێنج ستونە هەیە یەکێتی حەزەکە لە هەر یەکێک لەم ستونانە بای وەزنی خۆی و هەیبەتی خۆی و مێژووی خۆی و توانای خۆی بەشی هەبێ لەمانە خۆی داوای شتێکمانە داوای ئەومە نەکردووە پاڵ بدەینەوە مەسئولیتمان بنێ پاڵ ئەمانەوێ قووەتی خۆمان بەکاربێنین چکم پێمان وایە ئێمە ئەتوانین خزمەتی خەڵکەین بۆیە مناقەشەکە لەسەر ئیمتیاز نییە وەرگرتنی وەزارەتێکیان بڵێن ممارەسەکردنی دەسەڵاتی خۆت ئیمتیاز نییە ئەرکە بەرپرسیارەتیە پرسیارم زۆر ماوەکە خوبات کاران و ئەو بەڕێزانش دەڵێن کە قوات کاری دیکەی هەیە من سپاس دەکەم سپاس بەو دەرفەتە دەڵێ بێکۆت و بێپەردا باسمان لە ڕۆژی حکومڕانی هەرێمی کوردستان کرد زۆر زۆر سپاس دەکەم بەس باسی شتێکمان نەکرد ئەگەر وەختان هەبێ من حەزەکەم باسی وەختمان زۆرە بەڵام نەنا تەبیعیە باسی عێراقمان نەکرد عێراقیش بەرەو گۆڕانکاری ئەڕوا عێراقی خەریکە حکوومەتێکی نوێ پێک بووە پێک هاتووە لە عێراق خەریکە پۆستەکان بەتەواوەتی پڕ ئەکرێتەوە خەریکە ڕۆیایەکی دیدگایەکی نوێ دروستە بێ لە جیهان بەرامبەر بە عێراق و لە عێراقیشەوە بەرامبەر بە جیهان و ئەزانێ یەک گۆڕانکاریەکی تر زۆر گەورە ڕوویداوە ئەمڕۆ یەکەتی نیشتمانی کوردستان بەشێکە لە بەغا بەشێکە لە داڕێژەری سیاسەتی نوێی عێراق بەرامبەر بە جیهان بەشێکە بە گۆڕانکاری سیاسەتی نێوچەیی بەرامبەر لە مەطبەخی سیاسی عێراق بەشێکە لە عێراق بەشێکە لە مەطبەخی سیاسی عێراق ئێمە وەکو باسمان کرد بۆ هەرێم ئێمە مشارەکە ناکەین لە بەغا ئێمە شەریکین لە بەغداد ئێستا ئێمە کە کاک بافڵ لە بەغدادە ڕاستە باسی حەق و داواکاریەکانی خەڵکی کوردستانەکە بەڵام لە عینی کاتی خەمی خەڵکی بەسرە شەخوا باسی سیاسەتەکانی عێراقەکە باسی سیاسەتە نێودەوڵەتەکانی عێراقەکە باسی سیاسەتی ئەمنی عێراقەکە گفتوگۆکانی کاک بافڵ لەگەڵ هاوڕێیەکانی و هەواڵەکانی لە بەغداد تەنها لەسەر هەرێمی کوردستان نین ئێمە وەکو یەکەتی نیشتیمانی کوردستان لەو باوەڕەداین
کە ئەگەر بمانەوێ مشکلەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەین لە بەغدادەوە چارەسەرکرێ. ئەمە عێراقچێتیە یان تێگەیشتنە لە واقعە کە دروست بووە ئەمکی استراتیژی ئەمە بەغدایە. ئەمە سیاسەتی مامجەلالە، ئەمە سیاسەتی مامجەلالە، ئەمە ڕێبازی مامجەلالە براکەم، ئەمەیە ڕێبازی مامجەلال. ئەو کاتانەی کە هەرێم بە قووەت بوو بۆ بە قووەت بوو لەبەرەوەی کە لە بەغا بووین بەشێک بووین لە قەرارە سیاسیەکانی عێراق، خۆمان دوورە پەرێز نەگرتە بوو، خۆمان بەلووت بەرزیەوە مامەڵەمان نەکرد لەگەڵ بەغا، بەشێک بووین لە قەرارە استراتیجەکانی عێراق. بۆیە ئێمە من خۆم لە بیرمە 2021 سەرۆکی تیمی دانوستانکاری هەرێم بووم لەگەڵ بەغا، هەستمە کرد لە وڵاتێکەوە ئەچم بە وڵاتێکی تر، غایب بووین لە بەغداد. ئەمڕۆ غایب نین، ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان حضوری هەیە لە بەغا، قسەی ئەخوا لە بەغا، کاریگەری هەیە لە بەغداد، بەشێکین لە قەراری سیاسی لە بەغداد. چۆن بەشێکین لە قەراری سیاسی لە بەغداد ئەمانەوێ بە هەمان شێوە بەشێک بین لە قەراری سیاسی هەرێمی کوردستان لە ناو حکوومەتەکەی خۆمان، لە ناو پەرلەمانەکەی خۆمان. ئەم حزورەیەوە لە بەغدا کاریگەری لەسەر مافەدە سوورەکانی خەڵکی هەرێمی کوردستان هەیە. ئێمە تا لە بەغداد بە قووەت بین خەڵکی هەرێمی کوردستانیش وەزعی باشترە بێ. ئەکرێ بڵێن لە سایم حکوومەتە تازەوە ڕوئایەکی ڕەنگە جیاوازتر دروست بێ بۆ مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەسەروی میوان و بەداخەوە دەیڵێم موچە چون ئێمە ئەبێ مشکلی زۆر گەورەتر حەلکەین لە عێراق. لە زمنیانە مەوزوعی موچە تۆرە قانونی نەوت و گازمان هەیە، قانونی موازنەمان هەیە، وەرە اقتصادی عێراق بەهێز بکە، عێراق داهاتی زیاد بێ، ئەو کاتە هیچ مبەرری نابێم لەسەر قایمەیەکی ڕاتب بێ عەزیەتی ملیۆنێک کەسێ بە. بۆیە دیسان ڕۆیای یەکێتی ئەمڕۆ جیاوازە لە جاران، جاو ڕنگ بێ لە ساڵانی ڕابردوو بە مشکلەکانی ناوخۆی خۆمانەوە سەرقاڵ بوو بین، ڕنگ بێت نەمانتوانی بێ وەک پێویست لە شوێنەکانی تر لە پایتەختەکانی جیهان، لە واشنگتن، لە تاران، لە پاریس و لە بەیژینگ و لە مۆسکۆ کاریگەریمان هەبێ. ئەمڕۆ هەمانە پەیوەندیتان لاسینەوە هەموو باشترە. ئەو فەرموو هەفتەی پێشووتر لەگەڵ کاک بافڵ لە ئەمریکا بووین، باشترین سیلسلە کۆبوونەوەمان هەبوو لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی ئەمریکا، هەمووشیان لە ڕاستیدا مەمنون بوون لەو دەورەی کە یەکەتی ئەیگەێڕێ لە بەغدا بۆ چارەسەرکردنی مشکلە، بۆ دۆزینەوەی حەل، بۆ ئەو چەق بەستنانەی کە لە پرۆسی سیاسی عێراقا هەن. هەمووشیان نیگەران بوون بەڕاستی لەوەی کە پرۆسەکەی هەرێم دواکەوتووە، بەڵام بە هەمان شێوە دۆستەکانتان چیتان پێڵن؟ هەڵێن با بە حەلیکەن، لە ساڵحتانایە حەلیکەن، زەرەرەکەن، حەلیکەن، زەرەرەکەن، ڕاستی شەکەن، زەرەرەکەین. بۆنەوە گێرم خراپ لە دەرەوە زۆر خراپ بووە، ئەوە کورد لە ڕۆژاوە لە باکوور زۆر خراپ کەوتووەتەوە لە سەرمان کە عێراق لە سەروبەندی جەنگێکە توانی زاڵ بێ بەسەر سراعەکانی خۆیان. بۆ چی پێت وایە لە بەغداد سراع نییە؟ سراعەکان زۆر گەورەترن لەو سراعیکە لە هەرێمە هەیە، بەڵام زاڵ بوون بەسەریا بۆ توانیان تێبگەن دنیا بەرەو گۆڕانکاری ئەڕوا. ساڵی دوو خۆم لە بیرمەکە لە ئەمریکا بووم، ئێمە وەکو گوڵ باسەکراین لە ئەمریکا و لە لەندەن و لە فەرەنسا. ئێمە باسی مەکە، بەس نمونەیەکی جوان بووین، نمونەیەکی جوانی حکومڕانی بووین، نمونەیەکی جوانی مافی مرۆڤ بووین، نمونەیەکی جوانی ئازادیەکانی مرۆڤ بووین، ئازادیەکانی ڕادەربڕین و ئازادی هاتوچۆ ڕەخنەگرتن، نمونەیەکی بارز بووین لە ڕۆژهەڵاتی ناوڕاستێکی خراپ و خەتەر و ترسناک. ئایا ئێسامە نەماوە؟ ئایا من لە تۆ پرسم، ئایا وەکو جاران ماوین؟ احتیمالە ئێمە لە شوێنی خۆمان وەستابین و خەڵکی تر باشتر بوو بن، یعنی احتیمالە ئێمە تۆزی تەراجوعیشمان کردبێ لەو مەبدەانەی کە پێشووتر ئێمەی جوانتر کردبوو. بۆیە من حەز ناکەم، من پێم ناخۆشە کوردستان زەم بکرێ، من پێم ناخۆشە کوردستان ناوبانگێکی خراپی هەبێ، من پێم ناخۆشە تەعلیقمان لێ بدرێ کە بڵێنەوە فەرموو حکوومەتی عێراق توانی حکوومەتی خۆی پێک بهێنێ، ئێمە ساڵێک و 8 مانگە حکوومەتمان پێک نەهێناوە. خێری ئیتاڵیەکان بنووسێ و هۆڵندیەکان ناو بنەوە ئەوان کە حکوومەت پێکهێنن ساڵ و 8 مانگ و 2 ساڵ و شتیوە ئەخایانەیە ئەگینا ناوبانمان خراپتریشە بوو. بۆیە من لێرەوە بەڕاستی
ینی حەزەکەم بە برایانم لە قیادەی پارتی دموکراتی کوردستان بڵێم بە وڵڵا ئێمە نە دژمنتانین نە بە ئەنقەستەمانەوەی ئیزعاجتان کەین هەرمانەوێ حکوومەتێک پێک بێ کە شەراکەتێکی ڕاستەقینە بێ کە خزمەتکارێکی ڕاستەقینەی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ کە جەوێکی تەبایی هەبێ لە دابشکردنی ئەرک و بەرپرسیارەتی لەسەر ئەو حزبانەی کە حکوومەتەکە پێکەهێنن و یەک شتیشە حتا ئێمە منافسی یەکتری ئەبین هەر لەبەرەوەی کە سپینێ ڕێککەوین نەیانی تەواوی تر هیچ سراعێک نامێنێ یەکێتی و پارتی دوو حزبن ڕکابەری یەکتریان تا دوو حزب بمێننەوە ئەو مژدێ بۆ خەڵک طبیعیە بابە وڵە طبیعیە ئەبێت فێر بین بە ناکۆکیەکانمانەوە بژین ئەبێ فێر بین کە ئەگەر من هاوڕان نەبم لەگەڵ جەنابەت نەیانی تۆ ئەبێ بتۆرەی لەم ئەگەر من سیاسەتێکی ترم هەبێ لە تۆ نەیانی تۆ ئەبێ دەرگام لێ داخەی کە من بۆ چوونێکم هەبێ یان ئیش بکەم بۆ حیزبەکەی خۆم نەیانی تر تەواوی تر تۆ ئەبێ بتۆرەی لێم و دەرگا داخەیەوی تر من بە خائین بناسیت ئەمە غەڵەتە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە ئالیەتێک دروست بکەین کە بە ناکۆکیەکانمان بژین و من لێرەوە بە سەراحەتە ئێڵێم خەتاکە هی ئێمە نییە خەتامەکە ئێمە نییە نەوەڵە ئەبێ کە تێگەیشتین با بە ئێمەش هەین با بە وەڵە ئێمەش هەین کە هەمومان تێگەیشتین پارتی هەیە و یەکێتیش هەیە و پێکەوە ئەبێ ئەم هەرێمە ببین بەڕێوە و ئالێتێکی حکومڕانی بدۆزینەوە بۆ پێکەوە ژیان بۆ پێکەوە بەڕێوە بردن کە هەمومان لەمە تێگەیشتین ئەگەر ناکۆکیێکی سیاسیش هەبێ نابێ گفتوگۆ بوەستێ نابێ گفتوگۆ بوەستێ معقولە شەڕێک ڕوو بدا جەنگێک ڕوو بدا لە ناو ساحەی ئێمە جەنگێک ڕوو بدا یەک کۆبوونەوەی سیاسی نەکرێت لە نێوان حزبە سیاسیەکان بە عام و یەکەتی و پارتی بە تایبەت معقولە هیچ معقول نییە هەر لاو بۆ خۆتان ئیدارەتان داوە حلاوە بۆ خۆمان ئیدارەمان داوە ڕاستە لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم زۆر لەسەر خەت بووم لەم کاتی جەنگەکەیە بەڵام کوا کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کوا ئەو شتەی کە بەناو ئەنجومەنی ئاسایشە کوا کۆبوونەوەکانی کوا کۆبوونەوەکانی لایەنە سیاسیەکان ئەبێ من وەکو میدیاکارە بپرسم کوا کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران نازانم من نازانم بەداخەوە ینی کە دەڵم بەداخۆک میدیاکارێک بەداخەوە بەڵام زای چۆریشە هەمووی ڕەش نییە هەمووی بێئومێدی نییە من گەشتبینم من گەشتبینم پامەکەی جەنابی کاک مەسعود پامێکی جوان بوو ئەوەی کە بۆ جەژن بڵاوی کردەوە ئێمە پێشوازی لەو پامە ئەەکەین پامێکی زۆر جوان بوو پامێک بوو پڕ بوو لە پامی جوان بەڵام پامەکە ئیشەڵڵا تەرجمە بکرێ بۆ سیاسەتێک و ئەو سیاسەتە بە کردارەوە ببینین نەک تەنها بە بەیان وەکو دەڵێ عیبرەت لە جێبەجێکردنی دا سپاسەکەم زۆر زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس کە وەکو دەڵێ بێ کۆت و بەند بێ چاوی توش گفتوگۆمان کرد زۆر زۆر سپاس خۆشەویستان کاتێک خۆش